پێویستە گفتوگۆی زیاتر لەم بارەوە بکەم. دکتۆر تەڵعات محەممەد تاهیر مامۆستای زانکۆ و پسپۆری ئاسایشی خۆراک لە ڕانیە میوانی منە. دکتۆر تەڵعات زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24. با سەرەتا لە دروستکردنی سایلۆکانەوە دەست پێ بکەین. ئەم سایلۆیانە بۆچی گرنگن بۆ هەرێمی کوردستان؟ کاتی باسی سایلۆی دەکەین یان دروستکردنی سایلۆ دەکەین لە کۆنەوە پێش 11,000 ساڵ ئیدی ئەو کاتی مرۆڤەکان کە هاتنە گۆی زەویدا ئەیدی دانەوێلەیان ئەمبار کردو بۆ خۆیاندا و سایلۆش بە تایبەتی ئیدی بۆ ئەمبارکردنی گەنمەوە و ئیدی دانەوێلە زیاتردا و بۆ ئەوەی کە ئیدی تێک نەچیتندا لە مێرو لەو لەوانەدا بەدەر لەوەشدا ئیدی زیاتر گرنگی بە سایلۆ بەهۆی ئەوەی زیادبوونی دانیشتوان لەسەر ئاستی جیهاندا چ لەسەر ئاستی هەرێمێک چ لەسەر ئاستی دەوڵەتێکدا بۆ ئەوەی ئەمبار بکرێتن و خۆراکیشدا تقریبا بۆ 6 مانگ زیاتر ئەمبار بکرێتن بۆ ئەوەی کە ئاسایشی خۆراکی ئەم وڵاتەیە ئەو هەرێمە دامین بکرێتن. سایلۆ گرنگی خۆی هەیە لە هەرێمی کوردستان ئەوەی زیاتر بنەمای بە تایبەتی کە کاتی باسی سایلۆ دەکەی بنەمایەکی ژێرخانی ئابووری ئاسایشی خۆراکە لە هەرێمی کوردستاندا لەبەر ئەوەیدا دروستکردنی زۆر گرنگی خۆی هەیە چکە تقریبا بەرهەمی کە ئەوەی پێویستی پێێتی تاکەکاندا تقریبا ئێمە 6 ملیۆن و 455,000 دانیشتوانی هەرێمی کوردستاندا پێویستیمان بە 877,000 تۆن گەنم هەیە. تقریبا ئەگە دابەشی بکەین لە سایلۆکان پێویستیمان بە 21 سایلۆ ئیدی هەیە بۆ دروستکەین بۆ هەرێمی کوردستاندا بەدەر لەوەشدا دەبێتن ساڵانە زیاد دەکات دانیشتواندا دەبی خۆمان ئامادە بکەین چکە سایلۆ گرنگی خۆی هەیە بۆ ئەمبارکردنی دانەوێلە بە تایبەتی گەنمدا تێک نەچیتن و دوای دابەشی دەکەی بەدەر لەوەشدا ئیدی دەی پارێزی ئەو گەنمەدا لە مێرولا لە هەر ئیدی زەری لایەنی تەندروستی بۆ مرۆڤدا. بەڵێ باشە دکتۆر لەم چەند ساڵی دوایی جوتیاران زۆر گرنگی بە بەرهەمە کشتتوکاڵیەکان دەدەن و حکوومەت هەرێمی کوردستانیش زۆر پاڵپشتی لە جوتیاران دەکات و هاوکاریان دەکات. دەکرێت بڵین هەرێمی کوردستان ئێستا تا چەند ئاسایشی خۆراکی پارێزراوە؟ کاتی باسی دانەوێرە تەمان کە کاتی باسی گەنم دەکەین و بەرهەمی گەنم دەکەین کاڵایەکی استراتیژیە لەسەر ئاستی یەکەی سیاسی هەر وڵاتێکدا معنای زامنکردنی بە تایبەتی خۆراکە بەرهەمی بە تایبەتی گەنم لە هەرێمی کوردستاندا ئەم ساڵ تقریبا ئەوەی چندرا بوو 3 ملیۆن دۆنم بوو تقریبا ئیدی ئەمەگە تەخمین و تەقدیر بکەین تقریبا ملیۆن یەک ئەوها ئینتاجی هەرێمی کوردستان بوو ئەوە زۆر گرنگی خۆی هەیە دەبێتن تو خۆت ئامادە بکەیت ئەمبار بکەیت چکە هەندێک ساڵ وشکە سالیە ئەو بەرهەمەی کە ئێستا ئەو ساڵ بەدەستمان کەتووە ساڵانی ڕابوود بەدەستمان نەدەکەت تەماشا دەکەی ئێستا وشکە سالی تەسیراتی خۆی هەبوو هەندێک دەڤەر ئیدی باش بوو بەرهەمەکەیدا بەڵام هەندێک دەڤەردا وشکە سالی تەسیراتی خۆی هەبوو بۆ ئەوەی کە ئیدی ئێمە ئەو کاتی ئیدی پێویستیمان بە بەرهەمی گەنم زیاتر بیتن ئەمبارکردنی گەنم و دروستکردنی سایلۆ گرنگی خۆی هەیە بە تایبەتی بۆ هەرێمی کوردستاندا ئەمباری بکەین بەدەر لە ئەمبارکردنیشدا پێداویستەکانی خۆمان دابین بکەین مەسەن لە بڕوشدا لە ئیدی ساواردا لە مەعکەرۆنەدا لە هەموو ئەو کەرستانی کە مە پێویستیمان پێیە بۆ ئەوەی کە ئاسایشی خۆراک بتەو بکەین لە هەرێمی کوردستان. باشە دکتۆر وەکو پسپۆڕێکی ئاسایشی خۆراک دەمێتەوە پرسیارت لێ بکەم کە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەبینن بۆ پێشخستنی کەرتی کشتتوکاڵ؟ والله هنگاوکان سیاستی زراعی هەتا ئێستا باشە لانی ئێدی هەنگاوێکی باشە بۆ حکوومەتی هەرێمی کوردستاندا بۆ دروستکردنی سایلۆ بەدەر لەوەشدا ئیدی بەرومەکانی تریشدا کە هاوکاری جۆتیار دەکاتن بۆ ئەوەی کە ئیدی هەناردەی بەرومەکان دەکات لەوانە پەتاتە لەوانە هەنار لەوانە بەرومەکانی تردا و ئێدی ئەمە بۆ ئایندا مەدەڵێن ئیدی هەرێمی کوردستان ئاسایشی ئاوی هەیە بەدەر لەوەدا خاکەکی بەپیتی هەیە هۆکارێکی سەرچیە دەبێتە ئێدی سەلە و سەبەتەی خۆراکدا بۆ ناوەڕاست و خوار و عێراقدا بەدەر لەوەشدا بۆ دەوڵەتەکانی هاوسەیەک دەتوانین ئێدی هەناردەی ئێمە بەرومەکانی کشتتوکاڵی بکەین چی لە سەر ئاستی مەسەن چی بەرهەمی گەنم بیتین چی بەرهەمی بەتاتێ بیتین سەوزەوات بیتین لێوەزات بیتین بەڵام پێویستیمان بە چیە بە ئەمبارکردنی ساردکەرەوەیە بۆ ئەوەی کە ئیدی لە وەرزێک بۆ وەرزی شتر هەلیگرین بۆ ئەوەی ئیدی ئەو کاتی بەکاری بینین لە جیاتی ئەوەی هاوردە بکەین لە دەرەوەدا. باشە دکتۆر ینی با ئەو پرسیارە بکەم ئێمە زۆر باز لەوە دەکەین کە کەرتی کشتتوکاڵ گرنگە بۆچی کەرتی کشتتوکاڵ گرنگە لە هەرێمی کوردستان پەرەی پێ بدرێت ینی لە کاتێکا پێشتر هەموو بەرهەمانە لە دەرەوە دەهاتن و بۆ نمونە ئەگەر کەسێکی ئاسایی قسەت بۆ بکات دەڵێ مە خاوەنی نەوتین ژێر ئەرزەکەمان هەمووی نەوتە بۆچی گرنگی بە کشتتوکاڵ بدەین؟ ئەزانسیە کە کاتی بدەڵێن کشتتوکاڵ
ئەدی نەوتەشی بەردەوامانە بەڵێ. دەتوانانی ئێتی ئەو زەویەیدا ساڵانە تو بچێری بەرهەم وەک دایکێکە بەرهەمی هەیە کاتی دەلێن زەوی کشتتوکاری ئەمە تەسیراتی خۆی هەیە بۆ ئەوی کەمە زیاتر گرنگی بێتن کە کاتی دەلێن نەوت نڵوی هەیە ئیدی چەند ساڵێک ئەو بەهاو ئەو گرنگی خۆی نامێنێتن بۆ ساڵی 2030 2035دا ئیدی ئاتەمەشا دەکەن لەسەر ئاستی ئەوروپا ئۆتۆمبیلەکانی کە دروست دەکەن هەموو کارەبایی دروست دەکەن زیاتریشدا ئەوەی کە زیاتر گەرمی زەویدا بەهۆی ئەوەی کە CO2 زیاتر دەداتن ئەوەیە ئیدی بەکارهێنانی بەتایبەتی نەوتە تەسیراتی خۆی لەسەر گەرمبوونەوەی زەویدا کاتی بەلێن ئیدی کشتتوکاڵ گرنگی خۆی هەیە چکە ئیدی بە بەردەوام ئێمە ئیدی ئاسایش خۆراکی خۆمان لە هەرێمی کوردستان بەتەر لەوەشدا دامین دەکەی لەو بەرمە کشتتوکانی بەدەر لەوەیدا ئیدی ئمە هاوردە بکەین لە دەرەوەدا بە پارێکی قرسدا وەکرێنەکان پڕکەینەوە ئیدی گرنگی خۆی هەیە بۆ ئەوەی کە ئیدی هەلی کاریش دەڕوخسێتن لەسەر ئاستی هەرێمی کوردستاندا بۆ کەسانێکی زۆر کە ئیدی کردی کشتتوکاڵ ئیش دەکەن بەدەر لەوەشدا تەماشا دەکەین لەسەر ئاستی هەرێمی کوردستان تەکنۆلۆژی پێشکەوتوش دەورەی سەرەکی دەبینێتن ئێستا بەرمەکانی کشتتوکاڵی تۆی بڕواپێکرا و پەیندی کیمیاوی ئیدی ئامێری پێشکەوتو ئەوانە هەموو تەسیراتی خۆی هەیە بۆ ئەوەی کە کردی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان پێش بکەوێتن بەدەر لەوەشدا ئیدی دەبی هەرێمی کوردستاندا بەتایبەتی حکومەت و سیاسەتی حکومت زیاتر هاوکاری زۆتیار بکەن بۆ ئەوەی کە پاڵپشتی بکەن بۆ ئەوی زی بەرمەکان زیاتر بێتین لە هەرێمی کوردستان و ئیدی خۆبژێوی خۆمان دابین بکەین لە بەرمەکانی کشتتوکاری بەدەر لەوەشدا ئیدی هەناردەی بکەین بۆ خواردن ناوەڕاستی عێراق و حتا دەوڵەتەکانی هاوسەی خۆمان. زۆر سپاس دەکەم دکتۆر تەڵعەت مامۆستای زانکۆ و پسپۆڕی ئاسایشی خۆراک لە ڕانیە میوانم بووی دەست خۆش.